دکتۆر سەباح سوبحیەکەم کە بەڕێزیان ئەندامی لیژنەی نەوت و گازە لە پەرلەمانی عێراق و دواتر لەسەرم بابەتە گفتوگۆکەم چڕترەکەمەوە بۆ ئەو بە دوواداچوونەی کە لەلایەن کوردستان 24 و دیسکی ئابوووریەوە کراوە کە هاوکارم هێڤیدار خۆی بە دوواداچوونێکی کردو. بەڵام سەرەتایە مەلای تۆ دکتۆر سڵاو لەبێت و ئەم کاتت باش. دکتۆر هەموو ئەم بابەتانە ڕوون بۆ لای خەڵک، زیانەکان هەر بۆ ئێمە نیە بۆ بەغدایە. عێراق پێشێلکاریەکە لە بڕگە و مادە و هەموو یاسایەکی خۆی لە پێشەلکردنی بڕیارەکانی دادگای فدراڵی لە بودجە لە خشتەکانی بودجە. مەبەستەکە چییە؟ ئامانجەکە چیەلی؟ بنای خی گەورە و مێرەبان، ڕاستی ئەگەر لێکدانەوەی خۆمان بکەین لەسەر بابەتەکە بۆمان دەردەکەوێت ئەو عقلێتی لە ناو حکوومەتی فدرال هەیە، عقلێتەکی سنترانیزمە مرکزیە بەڕاستی بێکەڵکە. ینی ئەو فکرێککە ئەوانە هەیەە تەنها کۆنتترۆلکردنی کەرتی ئابوووریە، کۆنتترۆلکردنی کەرتی نەوتە، کۆنتترۆلکردنی کەرتی تەندروستیە، هەمووی بەو عقلێتە تەمەشای هەرێمی کوردستان دەکەن. تاکو ئێستا قەناعەتیان بۆ نەهاتووە هەرێمی کوردستان هەرێمێکی فدرالیە، سەلاحیاتی ئیتحادی هەیە لە مادەی 114 لە دەستوری عێراقی، بەڵام سەلاحیاتی مشتەرەکیشمان هەیە. یعنی ئێمە دەبێ سنوورێک دابنین بۆ بابەتەکان، بابەتی سەلاحیاتەکان لە سەلاحیاتی مادەی 110 بگرە، 114 بگرە، ئەوانە هەمووی سەلاحیاتی مشتەرەک و سەلاحیاتی حکوومەتی اتحادی، ئەوانی دیکە هەمووی سەلاحیاتی هەرێمی کوردستانە. بینە سەر بابەتی نەوت، بەڕاستی بابەتی نەوت ئەو کێشە و گرفتانەی کە دەینن و دەبەن هەمووی سیاسیە و عقلێتە. تەنانەت دواخستنی ناردنی خشتەکانی بودجەش بۆ لانی پەیوەندیدار ئەوەش هەر بێگومان ئەو ئامانجی لە پشتە بەداخەوە هەم مەلەفاتەکان بە سیاسی دەکرێت. ئێستا ئەوانەی کە من کۆنتاکتم هەبووە لەگەڵیان لەناو وەزارەتی نەوتی اتحادی کە لەگەڵیاندا دەنیشم قسە دەکەم، دەڵێن هەرێمی کوردستان بۆ شێوازە تەعامل دەکە، ئێمە ناتوانین و تەمەشا دەکەم ڕاستیەکە وانە. ئەو مەحزەرانەی کە جەنابتان فەرمووتان لە راپۆرتەکەی کە چەندین دانوستاندن کراوە، مەحزەرەکان هەمووی ئێمە ئیطلاعمان کردووە لەسەری، بۆمان دەرکەوتووە هەرێمی کوردستان ئیمزای کردووە، ئەوان ئیمزایان نەکردووە، ئەوان رازی نینە بەو خاڵانەی کە دراوەتە پێیان. ئەو خاڵانەش هەمووی حقوقە مافی شەریکایە، مافی هەرێمی کوردستانە، ئەو مافانەش مافی داراییە، ناکرێت ئێمە چاپۆشی بکەین لێ. ناتوانین کاتێکا دکتۆر هەر پێنجشەممە وەزیری نەوتی عێراق خۆی لە دیداری سلێمانی دیبەیتێکیە بوو. من لێرەوە بۆ هاوڵاتیان یاخود با بڵێن بۆ بینەرانمان باس کرد کە لە ناو لێدوانەکانەوەتی شەممە دانیشتنێکی تر هەیە، کۆبوونەوەیەکە و زۆر باش گەشتونەتە ڕێکەوتن. بەڵام ئەمڕۆ کە دواخراوە دکتۆر پێ دوایە عێراق هەر یەک لەو کۆمپانیانە هەڵبژێرێت دووە کۆمپانیایەکی نێوەندگیر بۆ ئەم بابەتە بۆ هەناردەکردن. بڵێ ئەمە ئاینەن وەکو کاکە ڤیداریش باسی کرد، مۆزوعی هەڵبژاردننی کۆمپانیەکان شتێکی زۆر گرنگە، بە تایبەت دوای ئەوەی ئێمە دەنگمان لەسەر یاساکەدا هەستیاری ئەو بابەتە لەوەدایە ئایا تا چەند ئەو کۆمپانیانە هەڵدەستن بە تەخمینکردنێکی عادلانە بۆ دەرهێنانی هەر بەرمیلێک نەوت، چونکە بەپێی ینی ئەو کەرستە تەکنیکیانەی کە هەیە عمقی بیرەکە دەور دەبینێ، ئەو ژینگەیە ئایا ئەرزەکە کلسیە، سەخریە، ڕەملیە، ئەوانە هەمووی دەور دەبینێ و ئایا ئەو کۆمپانیانە ئالیەتەیان بەکارهێنەوە بۆ دەرهێنانی ئەو نەوتە وە کوواڵەتی ئەو نەوتە چەندە، ئەوانە هەموو API-یەکەی چەندە، ئەوانە هەمووی قیاس دەکرێت. ئەنجا دەڵێن پێشتر بە راپۆرت نەبووە ئەم شتانە لەلایەن هەر یەک لەو کۆمپانیانەی کە کاریان بەرهەمهێنان و بەڵێ هەیەە هەموو شتێک ڕوون و ئاشکرایە لەلایوان، بەڵام یەک شت هەیە، ئەوانە نیازێکی خراپیان هەیە. یعنی بەداخەوە دەڵێن وەزارەتی نەوتی فدرال وا دیارە فکری ئەوەی هەیە کە تەمەشای عەقدەکان بکە. ئێمە عەقدەکانمان نەگۆڕن، عەقدەکانمان بەپێی نیزامی بەی ئەو شیراءە، یعنی فرۆشتن و کڕینە، یعنی ناکرێ ئەوە بکەین ئەسە ئەوەکەی، ناتوانین دەستکاری عەقدەکان بکەین، دەبێ بە نەزرەیەکی دیکە تەمەشای بابەتەکە بکرێت. ئەوانە خۆی مۆزوعەکە تەنها دەبێت ئەو کۆمپانیانەی کە دێن بۆ خەملاندن مەسەلەی تەدقیق بکەن لە حەقیقەت،
دەبێت ئەمە ئیتارێکی دەستوری دابنین لە بۆ ئەو بابەتە نەک تەنها ئەوانە بێن باسی شتی فەنیات بکەن کە ئەنەه ئەو مەلەفەمان تەسلیمی وان کردیا نفتی هەرێمی کوردستان لەبەرەوەی تاکۆ ئێستا هیچ قانونێک نییە بە ناوی قانونی نەوت و گاز لە عێراق دەبێت ئیتارێکی دەستوری هیچ کۆمپانیایەکیش نییە وەکو دیلۆیت کە هەموو داتاکانی لەبەردەستا بێت کەواتە ئەتوانن ئەوان دیلۆیت دیاریکەن کارانیشمان باسییان ئاماژیان بەپێی یاساکە دەبێت وەزارەتی سامانە سروشتەکان موافقە بدا لەسەر هەر اختیارێک بکرێ یعنی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی فدرال ئەو دووە پێکەوە بڕیار بدەن نەک تەنها وەزارەتی نەوتی فدرال قەرار بدا بڵێ ئەوە باشە نەخێر دەبێت هەردوو لە ئەگەر هاتوو لە حاڵەتێک ئەگەر نەگەشتنە هیچ دەرەنجامەک ئەنجومەنی وەزیران بڕیار دەدا بە تاکلایەنن ئەم بە تەسەوری خۆم بەپێ ئەو ژینگەیە کە ئێستامە تێداینە و دەبینین کە دوو لایەنی ناکۆک هەن پێک هاتووە لە وەزارەتی سامانە سروشتەکان و ئەپیکۆر بەرامبەر بە وەزارەتی نەوتی فدرال ئەوانە باوەڕ ناکەم وها نزیک بوونەوەیکی نزیک خایەن ڕوو بدات بەڵکو دەبێتە هۆی ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیران حەسم بکرێ ئەو بابەتە ئەو بابەتەش بەڕاستی ئەوەی کە ئەمن تێبینیم کردیە لە ناو وەزارەتی نەوتی ئیتحادی نەفەسی چارەسەرکردنی ئەو بابەتە بەو شێوازە بەو ئالیەتە نییە یعنی ئەو ئالیەتە دەبێت بێتە گۆڕانکاری یعنی جەنابی ڕێزار مەسرور بارزانی تەکیدی کردوتەوە لەسەر ئەوەی کە ئەو مەلەفە دەبێت پرسی هەناردە کۆتایی پێبێ بەڵام بە شێوازێک کە حفاظ لەسەر حقوقەکانمان بکرێت نەک ئەوانە دابنیشن مەسەلەی عەدادات بۆ نمونە یعنی قیاس و معایرەیان هەیە عەدادات دادنێن ئەوەنە بۆیان نییە عەدادات لە ناو هەرێمی کوردستان دابنێن یعنی وەزارەتی نەوتی ئیتحادی بۆی نییە بێتە ناو هەرێمی کوردستان و عەدادات دابنێ بە حکمی ئەوەی ئێمە دەیفرۆشین و دەبێت ئەمە بزانین چەند ئینتاج دەکرێت نەخێر عەداداتت لە بەندەری جیهانە لە تورکیا لەوێ عەداد دادنەی ئەو بڕێی کە ئیتفاق دەکرێت لەسەری بەو شێوازە $16 کێشەی لەسەر دەڵێن وەڵا ئێمە زەمانات نادەین لەسەر $16 ئەگەر زەمانات نادەن کەواتە ئەمە وەکو هەرێمی کوردستان مفاوەزات دەکەین لەگەڵ کەسی هەڵە ئەو کەسانی کە صلاحیاتیان ئەو مفاوەزاتانە یعنی ئێستا ئەمە وەکو تەمەشا دەکەین وەفدی هەرێمی کوردستان مەلەفاتی خۆی دێنی دوکیومنتەکانی خۆی دێنی زۆر بەڕێک و پێکی شتەکانی خۆی عرض دەکە ئەفکارەکان عرض دەکە لە چوارچێوەی دەستور و قانون ئەم دائما دەڵێم دەستور چکە دەستوریش ئێمە پابەندین بە دەستور ئەوان لا دەدەن تەنها اعتیماد لەسەر ئەو مادە بچووکە دەکەن کە مادەی 12 کە ئەمە تعدیل باشە ئەی بۆ نەوەستان لەسەر ئەوەی یاخود با بڵێن هەر خۆیان پەیڕەوی ئەو کاتە دیاریکراوەیان نەکرد کە 6 ڕۆژ دیاری کرا 6 ڕۆژەکەش تەواو بوو بۆی کە کۆمپانیایەکی نێوەندگیردانن دوای ئەوە چیەکەن ئێستا دەبێت بدرێتە ئەنجومەنی وەزیران دوای ئەوەی کە اتفاق نەکرا ئەنجومەنی وەزیران چەند ڕۆژیان لە بەردەمایە بۆی بیبێنن تهدید نەکراوە لە ئەنجومەنی وەزیران بەڕاستی دوای چەندێک دواکرێت من بە تەسەوری خۆم ئەوە کێشە نییە بەقەدەر ئەوەی کە کێشەکە ئالیەتی مفاوەزات دەبێت گۆڕانکاری بەسەر بێت ئەو تەرەفەی کە هەرێمی کوردستان مفاوەزاتی لەگەڵ دەکا ئەو تەرەفە سەلاحیاتی نییە یانیش ناتوانێت زەمانات پێشکەشکە یان ناتوانێت ئەو بابەتەی سەبارەت بە ئیستیهلاکی ناوخۆی کە هەرێمی کوردستان داوای 69,000 بەرمیلی کردووە ڕۆژانە زیاد بکرێت لەسەر ئەو بڕێی کە ئێستا هەیەانە ئەوە دەبێت سەلاحیاتێک هەبێت بۆ ئەو وەفدەی کە لە وەزارەتی نەفتی ئیتحادی ئەوەی کە لەوێن دەرێ من تێبینیم کردووە ئەوانەی کە لە وەفدی بڵێن لایەنی حکوومەتی ئیتحادینە وەکیل وەزیرە مەسئولی دائیرەی اقتصادیە مەسئولی مدیری دائیرەی فەنیە ئەو مەجموعەیانە ئەوانش بە ئاشکرا ئەم لەگەڵ یان دانیشتمە دەڵێن بە هیچ نەوەگەمە دەسەڵاتمان نییە کەواتە ئێمە دەبێت ئاستی مفاوەزات لەو وەفدەی کە ئەوانە هەیەە دەبێت زیاتری بکەین بگاتە وەزیر و سەرۆک وەزیران محەممەد شایع سوودانی کە تەدەخل بکە بۆ چارەسەرکردنی ئەو مەلەفە کە ئەو مەلەفە بەڕاستی چەقبەستووە و نابێ ئەوها بەردەوام زۆر باشە دکتۆر ئەو میکانزمی کە ئەتانوێت ئێستا کاری پێ بکەن بۆی کە وەکو خۆشتانوتان ڕێگە چارێکی دیکە بدۆزنەوە لە ئاستێکی گەورەتر و بەرزتریشدا هەوڵەکانتان چڕتر بکەنەوە ئەمە کەی دەست پێەکەن یاخود دەتوانین بڵین کۆبوونەوەی داهاتوو کە ئەبێت وی ئەو دانیشتنەی ئەو ڕۆک دەبایە بکرابە کە تاکۆ ئێستا ڕوون نییە هەرچەندەم پەیوەندیم کرد بە وەزارەت
پێش کەمێک بەڵام هیچ وەڵامەکی وایان نەبوو ڕوونکردنەوە ویست لەبەر بۆچی ئایا ئەم کۆبوونەوەیە دواخرا کەس وەڵامی نەبوو یەک وەڵامی بچووکم وەرگرت لە نووسینگەی وەزیر ئەویش ئەوە بوو کە وەفدەکە متەکامل نەبووە کەسانێک هەبوون هەندێک ئیشوکاری تریان هەبووە بەس مقنع نەبوو شتێکی ناڕوونی تێدایە خەلەلەکەش لەوانە چونکە پێش 2 سەعات خەبەریاندا کە گوتیان ئەو کۆبوونەوەی ئەنجام نادرێ معنەنە وەفدی هەرێمی کوردستان حاضر بوو لەسەر ئاستێکی بەرز بوو لەسەر ئاستی وەزاری بوو ئەو وەفدە شتێکی باش بوو تەسەورم دەکرد ئەمن ئەو کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە بی تا ڕادەیەکی زۆر هەر یەکێک بۆ لەوەی خوان دزی بێتەوە لە کۆبوونەوە من وا هەز دەکەم دیارە هەندێک مستەجەدات هەیە لەسەر ئەرز مستەجەداتەکانیش پەیوەندی هەیە بە لایەنێکی نێودەوڵەتی و هەرێمیش بە هەمان شێوە ئێمە باش دەزانین مەسەلەی مفاوزات هەیە ئەمڕۆکە نێوان ئێران و نێوان ئەمریکا ئەوەش تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر سەری نەوت لەسەر چۆنیەتی یعنی تەعاملکردن لەگەڵ هەر ئەگەرێک کە ڕووبدا ئەماش موقفێکی حساسە ئێستا حالی حاضر تەسەور دەکەم لەو هەفتەیە یعنی دووبارە داواکاریەک هەبێ هەرچەند داوانە ئەلانیان کرد گوتیان لە سەرەتای مانجی داهاتوو مانجی 5 کۆبوونەوە دەکەین ئەو ئالیەتێک کە جەنابەت فەرمووت ئالیەتەکە وەکوتم ئێستا ئەو چەند خاڵێکە هەیە دەبێت عیلاجی بۆ بدۆزنەوە چ زەماناتی 16 دۆلارەکە چ ئەو کۆمپانیایەکە نێوەندگیرەکە دەبێت کۆمپانیایەک بە عیلاقی بە عەقد نەبی عەقدەکان هیچ دەستکاری ناکرێت بە هیچ شێوازێک لەگەڵ مەسلەی ئیستیهلاکی ناخۆیی کە 69,000 بەرمیل زیاد بکرێت و لەگەڵ ئەو قەرزانش کە هەیە ئەو قەرزانەی پێشووتر کە هەیە لە مانجی دەی ساڵی 2022 تا بەشێکی زۆری بەرپرسیارەتێکا کەوێت سەر بەڕێستان و هاوکارانتان لەوێ وەکو نوێنەرانی کورد لەوێ کە هیوادارین بە زووترین کات بگەنە و دەرەنجامەوەی چی دیکە ئەم بابەتە دوانەخرێ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز پەرلەمانی عێراق لەگەڵمان بووی سوپاس وەیەوە بەخێر زۆر سوپاس